تەلەفۆنەوە لەگەڵمانە بێت. ڕزگار سڵاوت لێبێ و زانیاری یاخود وردەکاری لەسەر ڕووداوی تەقەکردنەکە چییە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی NRT دیارە پاشەوەی ئاگادارکرانەوە لەلایەن بەرپرسی لقی نۆزدەی پارتی لە چەمچەماڵ کە ئاگوایە شەوی ڕابردوو کاتژمێر 2:15 خولەک لەلایەن کەسانی نەناسراوە تەقە لە بارەگاکەیان کراوە بەوتەی ئەوانێ دەست بەجێ وەکوتی مێنارتی سەرلەبانی ئەمڕۆ سەردانی لقی نۆزدەمان کرد و حاڵی حاضر ئێستا لە شوێنی ڕووداوەکەین لەلایەن دەستگامنیەکانەوە لەلایەن پۆلیسەوە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێ کردووە بەوتەی بەرپرسانی لێ نزیکەی 7 فیشک بەر بارەگاکەیان کەوتووە وە زیانی مادی وە بەر ئۆتۆمبیل وە بەر بیناکە بەر پەنجەرە و دەرگای بیناکەیان کەوتووە ئەوان گومانیان لە هیچ کەسێ نییە کەس تۆمەتبار ناکەن بەوتەی بەرپرسی لق و کارگەڕانی لق بەڵام ئەوترێ بەوتەی خۆیان ئەڵێن ئەبێ پێویستە لە هێزانیەکان لێکۆڵینەوە لە ڕووداوەکە تاوەکو ڕووداوی نەخوازرا و ناخۆشتری لێ نەکەوێتەوە ئەرچی هێزانیەکانە پارێزگاری لە سەرجەم بینا حزبەکانی سنوورەکە بکە تاوەکو ڕووداوی ناخۆشتری لێ نەکەوێتەوە. ڕزگار ئێستا چۆ لە شوێنی ڕووداوەکەی ئەوەی ئەبینرێت ئەو زیانانە چییە کە بەر شوێنەکە کەوتووە یاخۆد بە پێی دوایین زانیاریەکان زیانەکان چی بووە؟ بەڵێ لێرە لە لقی نۆزدە تیمێکی پۆلیس لێکۆڵینەوە لە ڕووداوەکە ئەکەن کەشفی شوێنەکە ئەکەن و کەشفی ئەو شوێناکەن کە تەقەی لێکراوە چونکە بەوتەی بەرپرسی بە دووری 500 متر لە بارەگاکانەوە تەقەکراوە تیمەکانی پۆلیس لە شوێنی تەقەکردنەکە لێکۆڵینەوەکەن و ئەگەڕن بۆ شوێنی ئەو پاشماوانەی لەوێت جێماوە یاخود ئەو زیانانەی بەر لقەکە کەوتون ئەوەی کە ئەبینرێ لەم بارەگایە فیشک بە بینای لقەکەەوە هەیە بەر ئۆتۆمبیلی پاسەوانان کەوتووە بەوتەی بەرپرسی لە دوای ئەوەی کە وەڵام درراونەتەوە لەلایەن پاسەوانانی لقی نۆزدەوە تەقەکەرەکان شوێنی تەقەکردنیان چۆڵ کردووە لەسەر لێکۆڵینەوە بەردەوامە لە ڕووداوەکە. بەڵێ تا ئێستا هیچ کەسێک لەسەر ئەو ڕووداوە دەستگیر نەکراوە؟ تا ئێستا هیچ کەس لەسەر ڕووداوەکە دەستگیر نەکراوە بەڵام وەکوتم بەرپرسی لە بە NRT ڕاگەیانەوە سکاڵای یاساییان تۆمار کردووە لەسەر کەسانی نەناسرا و چاوەڕوانن هێزانیەکان بارکی ڕاستەقینەی خۆیان هەستن و تۆمەتباران دەستگیر بکەن. بەڵێ بەرپرسانی پارتی لە ئێستادا گومان لە هیچ کەسێکەکەن یاخود زیاتر گومان لە کێ ئەکەن؟ بەوتەی خۆیانەوان گومانیان لە هیچ کەس نییە دەستی تۆمەت بۆ کەس درێژ ناکەن بەڵام داواکارن هێزانیەکان کەسانی نەناسرا و بدۆزنەوە تاوەکو هۆکار نەبێتەوە هۆکار بۆ ڕوودانی دڵتەزێنتر و ناخۆشتر لە سنوورەکە وەگەوان ئاماژی بۆکەن ئەرچی هێزانیەکانە ئەرچی ئاسایش و پۆلیسی سنوورەکەیە کە پارێزگاری لە سەرجەم بارەگا حزبێنی سنوورەکە بکە. ئەوان ئەڵێن ئێمە گومانمان لە هیچ حزبێ نیە هیچ کەسێ نیە هیچ لایەنێ نییە بەڵام پێویستیشتە لە سەران کە کەسانی نەناسراو کە تەقاکەن لە بارەگایکی حزبی دەستگیر بکرێن و بە سزای یاسایی خۆیان بگەێنرێن. بەڵێ سوپاس بۆ پەیامنێرمان ڕزگار لە ڕێی تەلەفۆنەوە